بۆ کارێکی نادیار کە تا ساتی ئامادەکردنی ئەم راپۆرتە ژڕوون نەبووتەوە بەشێکی بەرچاو لە دوکانەکانی بازاڕی دارەسوتاوەکەی سلێمانی سوتان و زیانێکی مادی زۆر بەرزیاتر لە 150 دوکان کەوت. کاسبکارانی ئەم شوێنە دەڵێن زیانەکان بە ملیۆنان دۆلار دەخەمڵێنرێت. سێ برایم بەیەکەوەین ئالێرە هەرچیمان هەیە 28 ساڵێ ئێمە کار و کەسابە دەکەین ئەوەی هەمانە و نیمان هەمووی سوتاوە بەزایدەن پارەی خەڵکیشمان لایە ڕزقی خەڵکمان لایە کابرای سەرخەوە تا پارەم داناوە بۆ بەغا لە قاسەکە پارەکەش سوتاوە کە ینی ئەوە مشتێکە لە خوارە ینی 50 نەفەری ئەوە پارەم لایەت قەرزداریانمە بێ پارەیان بۆ بنێرم ماڵیشە لەسەر منە لە گردنمە ئەبێم پارەی بیەمەچکە حەق لە لای منە ئەبێ بیان دەمەوە ئەوش ماڵەکەمانە هەمووی سوتا و ئیبادە بووە هیچ شتێکمان بۆ دەرنەچوە ئەوی کە خۆتان نەبینن ڕووماڵی بکەم زانە هیچ شتێک لەم دوکانەی ناکەڵچەوەی ماوە کە تۆ بیبێ بڵێ مەکەڵەگێ ئەمەی ئێمە هەر ئەم دە دوکانە بای 20 دلارمان دەزمایی خۆمان واز لێ بێنە 20 دلار ڕسکمان نەبوو هەمووی سوتاوە هیچ شتێکمان نەماوە. بەدیار کەلوپەلەستاوەکانیەوە دانیشتووە و خەم بۆ ڕەنجی 28 ساڵ کارکردنی دەخوات. زیاتر لە 10 دوکانیان سوتاوە و هیچیان بۆ دەرنەچووە بە دەفتەری قەرزەکانیشانەوە بەڵام هێشتا سوپاسی خوا دەکات. وای بڵێن ئەڵڵای گیان زۆر شکوری خوایە گیان لەوە خراپتر نییە ئەبێ سپاسی خوا بکەیت هەمومە دەسەڵات نییە یا چی بکەم تا بەخوا ئەژنۆم شکاوە کاکەچێت هەر نا هیچم بۆ ناکە ناتوانم دەست بەمە پارچی بیخەمەوە لەوە ناتوانم هیچ بۆ دەرنەچووە چی مۆ دەچێنە وەڵا هیچم بۆ دەرنەچووە ئێ بڵێن خوایە گیان زۆر سپاس چی نازانم کارەبان نەبووە کاتە پێما بێت کارەبان نەبووە لەو داواتواگرەکە گومانەکرێت چی بەدیان ئەو خوا نازانم شتێکم بە چای خۆم نەبینی ئینسان کە شتێکی بە چای خۆی نەبینی نازانم. ئێوە کەی بوو پیانوتن کە دوکانەکان حوتنی حەوت بوو بەڵێ ئەو تەلەفۆنیان بۆ گوتیان وەڵا دوکانەکەت پڕێ برام بۆی کردم 25 ساڵە لێرەینێم چەند ساڵەیشە 25 ئارە وەڵا 25 ساڵە لێرە ینی ڕەنجی 25 ساڵتان ئەوەی هەمان بۆ چوتەوە. کاسبکارانی ئەم شوێنە دەڵێن ئاگرەکە بۆی شۆرتی کارەباوە بووە لە سەرەتای بازاڕەکە هێندێکیش دەڵێن بەهۆی لە حیمکردنەوە بووە کامێرەکانی شوێنەکەش کۆکراونەتەوە بۆ دیاریکردنی هۆکاری ڕووداوەکە. قایمخامی سلێمانی لە دوای ئاگرکەوتنەوەکە هاتە شوێن ڕووداوەکە وتی بە دوای ئەوەوەین بزانین هۆکاری ئاگرەکە چی بووە کەمڵاندنیش بۆ زیانەکان دەکرێت. ئەنین لە ئەنجامی چیەوە دروست بووە بەڵام زەرر و زیانێکی مادی زۆری گەیاندووە زیاتر لە 150 دوکان زیانی بەرکەوتووە و هەر لە سبەینەوە لە ڕێگەی تیمەکانی بەرگری شارستانیەوە لیژنە دروست دەکرێت بۆ خەمڵاندنی هەموو ئەو زەرر و زیانانی کە لە دوکانارەکان کەوتون و ئێمەش هەرچیەکمان پێ بکرێوەکو ئیداری خۆجیەی ئەم شارە و بە نووسراو لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لایانی پەیوەندیدارەکانە بۆ هاوکاریکردنی ئەم خەڵکە بەڕێزە ئەنجامی. دارستاوەکە بازاڕی کۆنی سلێمانیە ماوەیەک پێش ئێستا کاری فراوانکردنی بۆ کراوە. کەلوپەلەکانی نێو بازاڕەکە جلوبەرگ و دوکانی شوشەوات و فافۆن و ستیل و کەلوپەلی جوانکاری ماڵە. زیانێکەوتوانی ڕووداوەکە داوا دەکەن هۆکاری ئاگرکەوتنەوەکە ئاشکرا بکرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.